لە ڕۆژی جیهانی گۆچانی سپی کە ڕۆژێکی تایبەت بە کەسانی نابینایە چەندین چالاکی بەڕێوەچوو لە شاری سلێمانیش لە سنتەری ڕۆشنایی بە ئامادەبوونی پارێزگاری سلێمانی و بەڕێوەبەری گشتی چاودێری و کەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی و ژمارەیەکی بەرفراوان لە نابینایان مەراسیمێکی شایستە بۆ ئەو ڕۆژە ساز کرا. بەپێی پێویست ئەو مافوانەی کەوا پێویستە لەسەر کۆمەلگا و لەسەر حکوومەت و لەسەر کەسایەتەکان نەخێر ناتوانین بڵین لە 100% بەڵام تا ڕادێکی باش بە تایبەتی شاری سلێمانی کۆمەلگاکی ڕۆشنبیرە بەدەم داواکاریەکان و تاوەکو بە تایبەتی پارێزگای سلێمانی و بەڕێوەبەری گشتی کەمەندامان بەڕێز مامۆستا عومەر و کۆمەڵێکی تر لە دامەزراوەکان و کردی تایبەت و هەندێک لە کەسایەتەکان هاوکارمانە لە دابینکردنی مافەکانمان بەڵام بە شێوەیەکی گشتی بڵین لە سیستەمی حکومڕانی نەخێر بەپێی پێویست نەبووە. سەرۆکی سنتەری ڕۆشنایی دەڵێت لە ئێستادا گۆچانێکی زیرەکیان بەرهەم هێناوە و بەردەوامیش هەوڵ دەدەن لە ڕێگەی خێرخوازان و حکومەتەوە پێداویستەکانی نابینایان دابین بکەن. ئێمە ئەمڕۆ کە مەراسیم ساز دەکەین یەکی لەو کارانی کە کردومانە کە گۆچانی زیرەک و هەسیارمان دروست کردووە بتوانین داهێنانی زیاتر بکەین وەشتی زیاتر بۆ خزمەتی نابینایان دروست بکەین کە ئەمانش بە سپۆنسەری خێرخوازەکان بە سپۆنسەری ئەو کەسایەتیانەی کە هەمیشە لە پشت کەمەندامانەوەن هاوکارن بە کەمەندامان ئەم کارانە ئەکرێ وەیە هەمیشە هەوڵەین کەوا ئێمە وەکو سەنتەری ڕۆژنایی هۆکار بین بۆ ئەوەی کەوا بێجیاوازی خزمەتی نابینان بکرێ و لە ڕۆژ و مناسبە و بۆنەکانە بتوانین ئەو خۆسانە جارێکی تر بخینەوە بەرباس و حکومت بێنە سەرخەت بەوەی کە ئەو پرۆژە یاسایی کە لە پەرلەمانە لە ڕێی پەرلەمانەوە جارێکی تر ئاسانکاری بکرێ بۆ جێبەجێکردن و بۆ بخرێتە بواری جێبەجێکردنەوە. بەڕێوەبەری چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتیش باسی گرنگی ڕۆژی گۆچانی سپی بۆ بڵاوکردنەوەی مافەکانی نابینایان لەسەر حکومەت و کۆمەڵگە دەکات. گۆچانی سپی بۆنەیەکی جیهانیە ساڵانە لەم بۆنەیە هەڵمەتێکی ئیعلامی و چالاکی دەست پێکا بۆی هاوڵاتیان و کۆمەڵگە گۆچانی سپی بناسنەوە ئەو کەسانەی کە هەڵگری گۆچانی سپین بزانن ئەوە نابینایە ئیتر بۆی ئەرکیان بەرامبەر جێبەجێ بکەن هاوڵاتیان پۆلیس دەستگاکان دامەزراوەکان شۆفێرەکان چکە بەڕاستی هاوڵاتیانی نابینا پێویستیان بە هاوکاری دەوروبەر زۆرە پێویستیان هێندێجار بەدەستگرتن هەیە بە یارمەتی هەیە بە ئاگالێبوون هەیە لە بنەمایە گۆچانی سپی ئەمەیە یعنی نیشانەیەکە بۆ ئێمە نابینانی پێبناسینەوە بێجگەلەوەی گۆچان بە تەبیعەتی خۆی ڕێگەش پیشانەدا بۆ نابینایان. لە ساڵی 1940ەوە هەموو 15 تشرینی یەکەم لە ژێرناوی گۆچانی سپی بە ڕۆژی جیهانی نابینایان دیاری کراوە. بیرۆکەی گۆچانی سپیش پاش ئەوە هات لە ساڵی 1921 جەیمز بیگزی وێنەگر کە نابینا بوو بۆ خۆپاراستن لە ڕووداوی هاتوچۆ و گەشتن بە شوێنی کارەکەی سوودی لە گۆچانی سپی دەبینی بۆ پێی بە ئاسانی دەبینرا. دواتر دوو توێژەری ئەمریکی یاسای گۆچانی سپیان نووسی و 15 تشرینی یەکەمیش بە ڕۆژی جیهانی گۆچانی سپی تایبەت بە نابینایان دیاری کرا. ڕاستی حەمە ئەمین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.